بڕیار بوو بەیانی ئەمڕۆ کاتژمێردا لە بەردەرکی سەرا خۆپشاندانی مامۆسایان و فەرمانبەران و سەرجەم چین و توێژەکان بەڕێوە بچێ بەرامبەر وەرنەگرتنی موچەکانیان کە نزیکەی 2 مانگە موچە وەرنەگیراوە. ئەوان ویسیان خۆپشاندانێک لەوێ بکەن، بەڵام هێزە ئەمنیەکان ڕێگەیان پێنەدان گربوونەوە خۆپشاندانەکەی خۆیان بکەن لەوێ، بۆیە سەرجەمیان بڵاویان پێکرا و ڕێگە بە دەستگاکانی ڕاگەیان دیش نەدرا کە بە شێوەیەک ڕووماڵی ئەو ناوچەیە بکات. ئەمە لە کاتێکدایە کە 26 مانگی ڕابردووش مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی ویسیان لە بەردەمی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا کە دەکرێتە سەر شەقامی سالم گربوونەوەی بکەن، بەڵام بە هەمان شێوە هێزە ئەمنیەکان ڕێگەیان پێنەدان، وتیان کە ئەو گربوونەوە خۆپشاندانە مۆڵەتی نییە و دەستێکی گێرە شێوێن بە نیازە ئاڕاستەی خۆپشاندانەکە بەرەولایەکی دیکە بات. ئەوەی کە هەبوو لە مانگی ڕابردوودا ژمارەیەک میدیاکار و خۆپشاندەر دەستگیر کران، بەڵام لە هەمان ڕۆژدا ئازاد کران و ئەمەی کە دەبینرێت لە ئێستاشدا ئەمڕۆ ویستیان کە خۆپشاندان بەنجام بگێنن، بۆیە هێزە ئەمنیەکان ڕێگەیان بۆ خۆپشاندانە نەدا لەبەرەوەی کە بە هۆکاری ئەوەی کە دۆخەکە ناسکە هاوکات ئەو خۆپشاندانەش مۆڵەتی نییە، بۆیە ڕێگە بەوە نەدرا.